Ruda Media Network. سکرتێری گشتی زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ هاتیتە ئێرە. من نام عەبدوڵام لە تۆڕی میدیای ڕوودا و لە کوردستان. چاوەڕێ دەکرێت چاوت بە سەرۆکی سووریا ئەحمەد شەرع بکەوێت پێم وایە. ئایا خواستی کەمایەتیە دینی و نەتەوەیەکانی سووریا وەکو دروس و کورد بەرز دەکەیتەوە لە کۆبوونەوەکەدا کە داوای حکومڕانی نامەرکەزی دەکەن لە وڵاتەکە دەیانوێ خۆیان کاروباری خۆیان لە نێو سووریایەکی یەکگرتوودا بەڕێوەبەرن. United Syria. Thank you. Of course, I'll raise these issues, and for me, it is absolutely essential. بێگومان ئەزێ بەحسەوەی پرسێ دەکەم. لە گۆری من پڕ گرینگە و یەکیتی و یەکپارچەبوونا خۆکە سووریە وەرەپاراستن. لێدە هەمان دەمێدا پێویستە هەموو جڤاک خەوەکە خودی ناسنامەیەکە ڕێز دێتێگرتن ببینن و مافێن خوا بە تەمامی وەربگرن و بەشداریە دناوا دەوڵەتێدا بکەن. ji ber vê yekê ev tişt dê di navaroka gotûbêjên me de bin. So these will be serious, certainly in the center of our discussion.